حەیوانێ یەکەم ڕەنگێوی قەحوەییە، چالنگیە و پرچاوی زەحفە. قەلەوە لێ زاف خۆرتە، تێڤایە زڤیستانێ خەوێ دکێ. ئەس چ دبینم؟ حەیوانێ دوویەم باسکێن وی هەنە و دفرێ، ئەو بشەڤئێ شیارە، چاوێن وی مەزنن. ئەس چ دبینم؟ حەیوانێ سێیەم ئەو لە داریستانێ دژی، چالنگی و گۆشتخۆرە، خەت و بەلەکە، جوورەیەکی پسیکێن مەزنە. ئەس چ دبینم؟ حەیوانێ چارەم ڕەنگێ وێ گەورە، چالنگێ وێ هەنە، گوهێن وێ مەزنن، مرۆڤ li wê siwar dibin. Ez çi dibînim? حەیوانێ پێنجەم چالنگێ wî hene û dûvê wî dirêj e. Ew canan dikeve diziya mirîşkan. Ew heywanekî guhandar e. Ez çi dibînim? حەیوانێ شەشەم Ew dilûngiya û hêkan dike. Hinga ew dûvê xwe vedike rengorengo ye. Ez çi dibînim?